هل السربي برسي چاودێری سیاسی ڕێزدار بەدیم مەکارێنکە ji مۆسکۆ لەگەلمە ڕێزدار بەدیم دەم باش و سپاس بۆ ئامادەبوونەوە دەمەکێدا و رووسیا بخواست زال سەرن دێشێت نەفتا ئێرانێ بفرۆشیتن؟ من پێم وایە ئەو هاوکێشە لە نێوان رووسیا و ئێران هەیە ئەو پرسیارانش لەو بارەیەوە زۆر گرنگن چونکە ئەمانە هاوسێن و دەتوانن شوێنەکانی خۆیان بۆ بەهێزکردنی یەکتری بەکاربێنن ئەو هەروەها ئەو دەوڵاتە کە لە ژێر گەمارۆدان دەتوانن ڕێگەی تایبەت بدۆزنەوە بۆ ناردنەدەرەوەی نەوت هەروەها بۆ ئەوەی لە بازاڕی نەوتدا پارێزراو بن بۆیە ئەم پەیوەندیانە زۆر گرنگە بۆ ئەوەی هەبێت لە بینیاندا باشەکە گرنگیاوێ دایە دیڤیدەمیدا مانە سزایên سەر رووسیا تێنە توندکردن و سەر ئێرانê ji wa têne tundkirin dê çawa giringiyawê de çi dabîtin؟ پێم وایە ئێمە تاوەکو ئێستا نەگەیشتوینەتە ئەو پەڕی سزاکان گەمارۆکان بەڵکو هەندێک هەنگاوی ئیدارەی ترامپ داوێتی مای هەڕەشەن مەترسینی بەڵام مای هەڕەشەن کاتێ دەگاتە باری پەیوەندی نێوان ئێران و رووسیا ئێران پێویستی بە غازی رووسیا هەیە رووسیاش پێویستی بە نەوت هەیە رووسیا تەکنەلۆژیای هەیە ڕێزدار بەدیم دەما بەحسا پێویستیە رووسێ دکەین بە ئەنەرژیە واتا پێویستی بە نەفتا ئێرانێ بخوا هەیە بخوو بکار بینیتن دێ چ لێکەتن نەفتا ئێرانێ مانە نەفتا وێژی دەستێ بێ دامایە رووسیا ڕەنگە پێویستی بە نەوت نەبێ بەڵام دەزانی کاتێک کە پیشسازیی گەورەت هەبێ پێویستت بە نەوت دەبێت لەوانەیە پێویست بە سەرچاوی نەوتی هەبێ یان ئاڵۆگۆڕی بواری نەوتی هەیە بۆیە دەستپێکردنەوەی ئەو پەیوەندیە بۆ ئەو پیشتازیە باشە خۆت دەزانی کە نەوە لە چەند شوێنی تر هەیە کە نزیکە لە محیتی هیندی و سووریاش سیستەمێکی هەمەچەشنی پەیڕاو دەکات بۆ دۆزینەوە فرۆشتنی نەوت و ئێرانیش بەشێکی گرنگ دەبێت باشە دەبێ دەمێدا و بەحساوێ تێکردن ڕێکەفتنە و دێوەرە ئیمزاکردن نابەرە مۆسکۆ و تەهرانێدا تێگوتن و دێ مازنترین بە دێ دیروکە ئێرانێدا بدیتنەوە و لە گۆری یاکو هەنگ ئاگاهدارن ji çi aliyekî ve dê mazintirîn bîtin بە بۆ چوونی من ئەمە زۆر گرنگە نەک تەنها لەبەر ئەوەی احتیمالەتی پەرەپێدانی گواستنەوەی غاز و نەوت هەیە بەڵکو رووسیا پێویستی بە هاوڕێی نزیک هەیە هاوبەشی نزیک هەیە لە بواری ئابووریدا و ئێرانیش نزیکەی 8 ملیۆن کەسی تر هەیە بۆ ئەمە گرنگە بۆ رووسیا بۆ ئەوەی چەندین پەیوەندی تر لەگەڵ ئێرانیەکاندا پەرە پێبدا پێم وایە ئەمە زۆر گرنگە و بە تایبەتی بەر لەوەی ئیدارەکەی ترامپ هاتبێتنە سەر حکوم تا چەند دوێ باواریە دانە ڕێزدار بەدیم و ئەو ڕێکەفتن پەیوەندیدار بە هەفکێشەیان نویان ناوچە و ئەو گوهارتنên کوچێ بوونە vêdawiyê
من پێم وایە بەڵێ زۆر گرنگە ئەو ڕێککەوتنە کەوا ژۆ کراوە تا ڕادەیەک لە سووریا شکستی هێنا کاتێک کە رووسیا و ئێران ناچار بوون لە وڵاتە بڕۆنە دەرەوە بەڵام ئەمە پەیوەندیەکەیانی تێک نەداوە و بەردەوام بوونە لە پەرەپێدانی پەیوەندی نزیکەکانی خۆیان هەروەها پەیوەندیەکانی نێوان رووسیا و ئێران تا دێت پەرەدەستێنێت. چین ku dikiriyara ka mezina petrola Êranê ye di heman demê de nefta Rûsya jî dikire. Kewate li gel hebûna vê rêkeftinê, çabûna vê rêkeftinê dê bibe aliyê sêyem ta çend peywendîdar e bi vê rêkeftinê ve Çîn? Çend girêdayî wê ye? بەڵێ ئێران ڕێککەوتنی هەیە لەگەڵ چین و رووسیاش ڕێککەوتنی هەیە لەگەڵ چین و لەگەڵ ئێران و دەتوانین دەبینین کە سێ وڵات تۆڕێکی ڕێککەوتنامەیان دروست کردووە پەیوەندیان لەگەڵ یەکدا بەستووە هەروەها مووقفێکی بەهێزیان هەیە لە ئاسیا ئەو سێ لایەنەش دەتوانن پەیوەندی نزیکتر لە بینی خۆیاندا دروست بکەن و هەموو پەرەسەندنەکان کۆنتترۆل بکەن لەو بوارەوە هەروەها بۆ نمونە لەلایەنی جیۆپۆلیتیکیەوە سیستەمێکی باش دابهێنن یانیش جێگۆرچەی هێزە رووسیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سووریا وەک بەشێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ شوێنی تری دوورە دەست لەو بارەیە بۆیە زۆر گرنگە ئەو پێک هاتەیە زۆر تند و بەهێزتر بێت وەک لە پێشتر. ڕێزدار بەدیم ئەو سێ وڵاتە چین، رووسیا و ئێران di پەیوەندیەکە باش دابوونە پێشتر ژی دەما هەگەر سەحکەینە ڕێکەفتنا 2022 یا وێ ساڵەیە di navbera Moskva û Tehranê de ji ber sizayên serwan wekû xwe nehate cêbecêkirin. Ev e ya ku nû di rê de ye gelo heta çend hûn dibînin dê bikeve cêbecêkirinê de di demekê de siza jî ji alî welatên Rûşava ve tûntirin li ser sê welatan. من پێم وایە گەمەرە ئابوووریەکان نەک تەنها پەیوەندی نێوان ئەو وڵاتانە بەڵکو قازانجی دەبێت بۆ ئەو پەیوەندی چونکە ئەو سێ وڵاتە پێویستیان بە بازاڕی نێودەوڵەتی هەیە بۆ پەرەپێدانی ئابوووریەکەیان بۆیە ئەو سزایانە ئەوانە باشتر دەکات پەیوەندەکانیشان تێک نادات بەڵکو بەهێزتر دەبێت زۆر تونتر دەبێت زۆر بەرهەمدارتر دەبێت چونکە پێویستیان بە شتێکە بۆ ئەوەی دژی ئەو سزایانە بەکاری بهێنن بۆیە پێویستیان بە پەرەپێدانی هەماهەنگی هەمەلایەنە هەیە سێلایەنە هەیە بۆ ئەو مەبەستە. gelek spas rêzdar vedî mekarênke çavdêrê siyasî ji Moskwa li gel me bûy dem baş man. Thank you for invitation. Thank you.